جۆرێکی تر ئەگەر کەسێک لە کەسێک دەپرسێ دەڵێ وەزعتان چۆنە دەڵێ لە سای خوا و سەری تۆ زۆر باشین ئەوە کلمەیەکی کوفرە وریابە چێ ئاگادارێ وشتە بووە لە سای خوا و سەری تۆ زۆر باشین ماشاءالله ئەوە نەفەرێکت کردە شەریکی خوای پەروەردگار نەڵێی لە سای خوا و سەری تۆ بڵێ لە سای خوا زۆر باشین سەری تۆ چییە هەتا بێتە ڕاستی خوای پەروەردگار یعنی ئەگەر خوا و تۆ هەتا خوا و تۆ ما بن ئێمەش باشین چۆن دەبێشتیەوە شەریک بۆ خوا بڕیار دەی پیاوە کاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ما شاء الله وشئت ئەگەر خوا ویستی لێبێ و تۆش ویستت لێبێ ئەو کارە دەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەجعلتنی لله ندا منت کردە شەریکی خوای بۆ ناوی من دێنی لە پەنا ناوی خوای پەروەردگارەوە لەو شتانە ولكن قل ما شاء الله ثم شئت ئەگەر خوا ویستی لێبێت پاشان تۆ ویستت لێبێ پاشان نابێ واوی بخێن بینی خوا و فڵان کەس نەخێر خوا پاشان فڵان کەس بۆ نمونە پیاوێک زۆر دەستی یەتیمان دەگرێت لە یەتیمەکە دەپرسی چۆنی حاڵ وەزعت چۆنە دەڵێ لە خوای بەزیاد بێت پاشان هەتا فڵان کەس ما بێ حاڵمان باشە پاشان نەڵێ خوا و فڵان کەس بڵێ خوا پاشان فڵان کەس ئەوجا تووشی شەریک بڕیاردان نەبووی